ترمان ئەمڕۆژ تەورێکی زۆر گرنگمان بۆیەوە هەڵبژاردووە کە دەمانەوێت لەگەڵ میوانێکی تایبەتدا گفتوگۆی بکەین. ئەمڕۆ باس لە گۆرانی و هوەری کوردی دەکەین لە نێوانی ئێستا و ڕابردوودا بە میوانداری میوانێکی زۆر تایبەت کە یەکێکە لە شارەزاترینە و کەسانەی کە لە کوردستاندا زۆر جار هەمومان گوێمان لە ناوی دەبێ و قسە لەسەر بابەتی هوەر و ئاواز و گۆرانی کوردی دەکات. میوانەکەشمان مامۆستا هەڵکەوت زاهیرە. مامۆستا سڵاوت لێبێت. سلااو ڕێز بۆ جەنابتان بەخێر بێ بۆ پۆدکاست. سپاسانەکەم زۆر سپاس بۆ میوانداریە و بابەتێکی گرنگتان هەڵبژاردووە دەستان خۆش بێ و ستایلی پرۆگرامەکەم بەدڵا لەبەرەوەی ئەم حرەکەی لە ئەوروپا و لە وڵاتانی تر دەستی پێکرد جگای دەستخۆشیە بۆ کورماکس بیتان لەوە کرد. زۆر زۆر سپاست دەکەم مامۆستا با لەوە دەست پێ بکەم. پێگەی موزیکی کوردی لە نێو پێگەی موزیکە جیهانیەکاندا چۆنە لە ئێستادا و ڕۆڵ و گرنگی موزیک بۆ هەرگەل و کۆمەڵگایەک چییە؟ دوو بابەتت باس کرد. یەکەمیان وەکو کورد ئێستا ئێمە هەنگاوی باشمان ناوەتە بڵێن لە بواری موزیکدا چکم ناکرێت تەنها وەکو دیدێک سیر بکرێت بە فۆرماتێک بمێنیتەوە لە موزیک. هەمیشە لە هەموو گۆڕانکارەکاندا خەڵکانێک تێگەشتنێکی درەنگیان دەبێت، خەڵکانش تێگەشتنێکی زوویان دەبێت. ئێمە ئەمڕۆ وەکو مۆزیکی کوردی توانیمانە بگەینە زۆر لە فیستیڤاڵەکانی دەرەوەی کوردستان و وڵاتانی دەرەوە و ئاستی موزیک بەرز بکەینەوانێ لەوەی کە بتوانین لە ستایلە جیهانەکاندا مۆزیکی کوردی خۆی ببینێت. چونکم کاتێکە تۆ موزیک دروست دەکەی هەر ستایلێکە ئەمە بەشێکە گرنگە کە تۆ زمانەکەت کوردیە ئەمەش فۆرمێکە کە پێکەوە تۆ دەکەیتە ئاستێکی جیهانی. ناکرێ ئەمە بە فۆرمێکی لۆکاڵ بمێنینەوانێ بتوانین بەشداری بازاری جیهانی موزیک بکەین. ئەمەیان زەحمەتە وەم هەنگاوە من هەمیشە ناومە وەکو کاری خۆم من توانیمە بۆ چەندین جار لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لەسەر ئاستی وڵاتە عەرەبیەکان هەر ئەم ساڵ پێش 4 ڕۆژ لەوە پێش من خەڵاتی یەکەمی باشترین ئاوازداناری هەموو وڵاتە عەرەبیەکانم بەدەستهێنا. لە وڵاتی میسر بوو. لە وڵاتی میسر بوو خەڵاتێکی گەورەیە چکم ئەوە ئامادەکاریی زۆری بۆ دەکرێت. 16 لە بەرهەمەکانم هەڵبژێردرا و لەو بەرهەمانە تقریبا 9 عەرەبی بوو 6 کوردی بوو. بشتێ نەتەوێ هەروایە میهرەجانەکە لە وڵاتی عەرەبی دەکرێت سەرجەم وڵاتە عەرەبیەکان بەشدارە تەنها کەسێک کە وەکو زمانێکی جیاواز بەشدار بوو لەو فیستیڤاڵە تەنها من بووم. لەبەر ئەوە بەڵام من توانیم گۆرانی کوردی بکەمە هەڵسەنگاندن لەگەڵ ئەو بەرهەمانەی دەکرێت. ئەمە هەنگاوێکی باشە. دیسان لە 2012 من توانیم لە فیستیڤاڵێکی نێونەتەوەی گەورە کە لە تورکیا بەڕێوە چوو و لە ئەستەمبول کردی. دیسان خەڵاتی یەکەمم بەدەستهێنا لەسەر ئاسی هەموو ڕۆژ خەڵاتی ناوەڕاست. مەبەستم لە خەڵاتەکەی خۆم نییە، مەبەستم لەوەی پێشکەوتنی موزیکی کوردینجا چ منم چ کەسێکی کەیە. میسالەن کۆمپۆزەری زۆر باشمان هەیە مامۆستا عەبدوڵڵا جەمال سەرگەرمەمان هەیە لە سلێمانی کەسێکە مامۆستا نەجات ئەمینمان هەیە کە وەکو بواری موزیکی ئەکادیمی کار دەکەن. ئەوانش کارەکانیان هیوادارم بەرەو فیستیڤاڵە جیهانەکان و بەرەو ئەوروپا بڕوات. من دڵنیام توانای ئەوان لە توانای هیچ کەسێکی کە کەمتر نییە. من زیاتریش دەیبینم. بێگومان هونەرمەند کاوەشێخمان هەیە کە لە سەرەتای مۆزیکی نوێکردنەوەی کوردی کاری زۆر جوانی کردووە، زۆر پێشکەوتوو بووە لە بواری موزیک. من وەکو خۆمێکێک بووم لەوانەی سودم لە هونەرمەند کاوەشێخ بینیوە. بەڵێ مامۆستا ئەگەر ئەوم پێ بڵیت هەموو ئەوانەی کە باست کردوە بە تایبەت بابەتی موزیک و هوەر بۆ کۆمەڵگاکان چی دەگەێنێت چ پەیامێکەوە هەڵی دەگرێت؟ زۆر جارەمە جۆمان لە خەڵکی دەبێت مەسەلەن ئەوانەی کە سپۆڕ و شارەزایەکیان لە هوەردانیە دەڵێن باشە بە کەڵکی چی دێت؟ ئەمە قسە مەیدانیەکەی تێدەگەم. سەرەتا موزیک بەشێکە لە کولتور. هەموو میلەتێک ئەگەر کلتورێکی باشی نەبێ ناتوانێت میلەتێکی تەندروست بێ و دیارترینیان با بڵێم زۆر لە زاناکانی دەرەوەی وڵات وتی بە نرخیان هەیە دەڵێ دەگەر تۆ سەیری هەر میلەتێکت کرد سەیری هوەرەکەی بکە یان سەیری موزیکی بکە. هەر کەسێک ئەگەر بێت هوەر و موزیکی ئێمەش ببینێ بێگومان موزیک وەک موزیک باس دەکەم من بەتەنها پەیامی ئاشتی تێدایە. تو گۆرانی دەکەیت
ئاشتەوایی بۆ خەڵک دروستەکەی، بۆ کۆمەلگا دروستەکەی، بۆ چونە سیاسیەکان دروست دەکەی. پەیامی ئاین دۆستی تێدایە دیسان بە شێوەیەکی مەدەنیەت، نەک ئاینێکی تونت، ئاینێکی مەدەنیەت کە خزمەت بە من و جەناب تو کۆمەلگا بکە. پەیامێک بۆ وشارکردنەوەی منداڵ، پەیامێک بۆ ئاشتەوایی کۆمەلگا لەناو کۆمەلگا، پەیامێک بۆ پێکەوە ژیان. ینی من لەناو هوەری خۆمدا ئەمانی کە دەڵێم هەموویم کردووە بە تکرار و چەندین جار و دیسان پەیامی نەتەوە خۆشەویستی. من حەقی خۆمە وڵاتی خۆم سەرکردەکانی خۆم خۆش بێ بە مۆزیک دەیسەلمێنم، نەک وەک بوارێکی تعاسب من لەگەڵی نیم، بوارێک کە مەدەنیەت بێ بتوانین مامەلەی خۆمان بکەین لە خۆشەویستیمان بۆ خاک، بۆ ئاین، بۆ ئاشتەوایی، بۆ تربیەی مەدەنی. تۆ بۆ نمونە لە ڕێی گۆرانیەکەوە فارسەکان زۆر ئەم شتە دەکەن، دەبینی خەڵک دەچێتە سەیرانگا پاشماوەی خواردن بەجێ دێڵێ ئەمە کللتورێکی زۆر ناشرینە و لە کوردستانیش زۆرە بەداخەوە. تو دەبینی گۆرانیەک دروست دەکەی بۆ ژینگە دۆستی بەشێکە بۆ یەڵم هوەر موزیک بە تایبەتی پەیامێکە بۆ ئەوەی کە تۆ بتانی بیگەینتە خەڵکی پێچارەسەرکەی. هەروەها موزیکی دەرونی هەیە بۆ نەخۆشی مرۆڤ. موزیک هەیە کە من بەحسی خۆم لەسەر ئەوەیە منداڵێک چۆن لە سکیدایکیدا کە کۆپەیەکی بچووکە چۆن تربیە دەکرێت بە موزیک ئەو دایکە گوێ دەگرێت هەتا 3 ساڵ ئەو منداڵە چۆن پەروەردە دەکرێت دەتوانێت خەلایەکی زیندوی هەبێ بۆ تێکەشت. زۆر باشە مامۆستا وابەستە بە پرسیاری یەکەمینم دەمەوێت بزانم کە کامانن ئەم هوەر و میوزیکانەی کە کوردەکان پێی دەناسرێنەوە تۆ خۆت بەرکەوتت زۆرە لەگە وڵاتانی تر کاتێک ئەم یەکتر بینینە ئەم بەرکەوتەیە دروست دەبێ ئەوان چۆنچۆنی هوەر و میوزیکی کوردە ناسنەوە بەچی پێناسی دەکەن و دەیناسنەوە کامانن کە دیارترینیانن ئەوان بیناسنەوە. ئەزانی وەک باسم کرد هەموو ملەتێک خاوەنی هوەری فۆلکلۆری خۆیەتی. فۆلکلۆر بەشێکە لەو حرەکە تەمەدونەی کە منطقەی هەورامان بۆ نمونە سیاچەمانیان هەیە، منطقەی دەشتی هەولێر حەیرانیان هەیە، دواتر گۆرانی دروست دەبن دەبێتە بەشێک لە فۆلکلۆری میلەت. ئەمە بەشێک وەکو فۆلک موزیک ئەگەر مێهرەجانی فۆلک موزیک بکرێ فیستیڤاڵەکان دەکرێت تەرحی ئەمانە بکەی پێی بناسرێتەوە وەکو هەموو میلەتەکان هەیەنە و ساڵانش خەڵاتی گەورەی لەسەر وەردەگیرێ. بەڵام خاڵێکی ترکە من زۆرتر ئیشی لێ دەکەم، من لەسەر خاڵی فۆلک موزیک تقریبا 3-4 ساڵە ئیش دەکەم. پێشتر بەجێم هێشت بوو بۆ خەڵکانێک کە بتوانن کاری لەسەر بکەن کە دواترینیان من بەرهەمێکم کرد بۆ هونەرمەند لە میا جەمال تونسی و لە عەدنان تەیمور بە گۆرانی زەمبیل فرۆش نوێم کردەوە توانی گەورەترین سەدای هەبێ لەسەر ئاستی کوردستان و حتا فارسەکان تورکەکان ئەم گۆرانیە بە جوانی ببینن بەشێکە لە گۆرانێکی کۆنی خۆمانیانی. بەڵام لە مەیدانی زەمەنیەت ئەمڕۆ ئیسم زۆر گرنگە. تۆ کەسێکی ناوێکت هەیە دەتوانی ئاوازدا بنیت بتوانێت لەسەر مارکێتی دەرەوەی وڵات ئیش بکات. بێگومان من ناشارمەوانێ کاتێکدا چمە دەرەوەی وڵات ئەکیت ناوی من ناوێکی گرنگە حسابی لەسەر دەکرێت وەکو کۆمپۆزەرێک وەکو ئاوازدانەرێک. دواتر ئەو هونەرمەندانەی کە لە پێشوودا تەرحەم کردو لە ئێستاشا تەرحەکەم لە هونەرمەند لەیلا فەریقیەوە کە لە ساڵی 2006 خەڵاتی باشترین ئاوازم لەسەر وەرگرت گۆرانی ڕەجانە بابنە گۆرانێکی دیوتۆ بوو لە بینی عەلی حەجار و هونەرمەند لەیلا فەریقی هەم زمانی کوردی تێدا بوو هەم زمانی عەرەبی. دەتوانم بڵێم ئەوە دەستپێکی یەکەم بوو بۆ ئەوەی کە وەکو مەدەنیەتی ستایلی نوێەکانی گۆرانی و تێکەڵبوون لەگەڵ وڵاتانی عەرەبی دەستپێکی بوو. دواتر من کۆمەڵی بەرهەمی زۆرم کرد لەو مەجالە. زۆر باشە مامۆستا ئەگەر ئەو پرسیارە بکەم هەر ئەو تعریفەی کە خۆت کردت ئێمە خاوەنی حەیران و لاوک و سیاچەمانەین لە هەر چواربەشی وڵاتماندا شێوازێکی تایبەتی گەیاندنی هونەر و میوزیکەیە کە زۆر بەچێشە بۆ خۆم چێژی لێ دەبینم. ئێمە ناتوانین هەم بەڕێگەی هونەرمەندەکانمان بەڕێگەی ئاوازدانەرەکانمان هاوشێوەی جەنابتو کە زۆرانێکی تر هەنا توانایەکیان هەیە لەم بوارە و لەم مەیدانەدا ناتوانین ئەمە لە ئاستی جیهاندا وەکو ڕەسەنایەتی و فۆلکلۆری کوردان بیناسێنین. فەرقێ لە بینی بۆ چوونی من ڕەسەنایەتی و فۆلکلۆر دوشتی جیاوازن. من باس لەسەر فۆلکەکە ئەکەم زیاتر. بێگومان من بۆ خۆم پرۆژەیەکم هەیە ئێستا بۆ نوێکردنەوەی 100 گۆرانی کوردی
کە کوالتیان لە دەستداوە لە ئێستاوە دراست ئەەکەم بۆ هەر گۆرانێک کەسایەتێکی بۆ بدۆزمەوە یان 5 گۆرانی هەڵدەبژێرم بۆ نمونە تەقسیم بەندیەکم کردووە 25 گۆرانی بۆ باکوور 25 گۆرانی بڵین بۆ ڕۆژهەڵات ممکنە 40 گۆرانی بۆ بەشی باشوور خۆمی تێدا دەژیم زۆرتر ئاشنایم بە هەموو گۆرانەکان هەیە 15 گۆرانیش بۆ ڕۆژ ئاوا ئەودا بەشکردنم زۆر بەد بڵە مامۆستا هەر بژین ئەوە زۆر زۆر گرنگە تۆ بتوانانی ئەم ڕحیەتە بژی و هەمووی لە کارەکەی خۆدا ڕێداتەوە ئەم 100 گۆرانیە خەریکی دراستیم تقریبن دەتوانم بڵێم هەشتایم دراست کردووە خەریکیم نوێکردنەوەی بۆ دەکەم و بەدوای کەسایەتی هەڵبژاردنم لەو گەنجانی لەگەڵ منن لەو هونەرمەندانی ترکە هەن نمونەی هونەرمەند تارە ڕەسوڵی کێکە لەو کەسانی کە هەڵم بژاردووە بۆ چەند بەرهەمێکی جوان بۆ نمونە گۆرانێکی هونەرمەند عەلی مەردان هەیە گۆرانێکی زۆر جوانە مامۆسایەکی گەورەیە ئەو گۆرانی ئەمڕۆ زیندویکەیتەوە یەک نەوەی نوێ بە دەنگێک کە پێیان خۆشە نوێ دەبێتوانێ موزیکەکەی کوالیتی دەبێتە سەرەوە من لەگەڵ ئەوەم نابێت فۆرمی گۆرانیکە بگۆڕی من چەندین کارم کردو لەگەڵ مثالەن لەگە کاک ئاریۆس لە سلێمانی ئیشم کردووە بەبێ ئەوەی موزیکی خۆی ئەساسەکە تێگدەی هاتووی وەکو خۆی لێمان داوەتەوە موزیکەکە بەس بە کوالەتێکی سەردەم بۆ ئەوەی دەنگێکیش کە بێڵێ بە جوانی بێڵێ فۆرمی گۆرانیکە ون نەکەی زۆر کەسەی لەگەڵ ڕێز و حرمەتم من ڕەخنەگرنیم قەت ڕەخنەش لە کەس ناگرم گۆرانیکی کۆندێنن نوێی دەکەنەوە دەبینی مۆسیقایەکی بۆ زیاد دەکەن جمهور کە کوێ دەگرێت و گۆرانێ ناناسێ هەتا گاتە بەشی ملیۆدیەکە مثالەن بۆ نمونە ئای چەندم خۆشەوی بۆ نمونە کاتێگاتەوە تۆ گۆرانێکە ئەناسیتەوە ئەو گۆرانیە مقدیمەکەی شتێکە خارجی ئەوەیە من لەگەڵ ئەوە نیم بەڵام لەسەر ئەو ڕای کە دەبێ گرنگی پێ بدرێت و بیناسیێنی 100% من دایمە زیاتر لە مەدەنی مۆدرنێت و کار و ستایلە جیهانەکان کارم دەکرد ئەمود بە ئەو بەشە بۆ خەڵکانێک بێ بتوانن ئیسفادەی لێ بکەن خزمەت بکەن بەس ممکنە کاری زۆر کرابێ بەڵام من دووسێ کارم کرد لەو بەشانی ئەخیر کارێکی هونەرمەند مامۆستا ماملێ بوو بە دەنگی میرە عەلی نوێم کردەوە کارێکی مامۆستا حسێن عەلی بوو دوو کار بوو دەنگی کاک میرا و دەنگی کاک هاوکار سابیر و زەمبیل فرۆشم بە دەنگی عەدنان تەیموور و لەمیا جەمال نوێم کردەوە و کاردانوێکی زۆر باشیە بوو بۆیە هاتە بیرم من کە ئەم 100 کارە حازر دەکەم هەوڵەدەم لەگەڵ تەلەڤیزیۆنەکانیش ڕێکەوەم بۆ ئەوەی کە ئەم بەرهەمانە بتوانن گرنگی پێ بدەن لەوەی کە تو بتوانی کولتوریکی جوانی خۆتت هەیە گۆرانەکانن هەندێکیان فۆلکلۆرن ئاوازانەرەکەی دیار نییە لە بیئەیەکەوە دروست بووە شوانێک گۆرانێکی دروست کردو لەگەڵ مەڕەکان ڕۆشتووە خەڵکێک لەسەر شاخێکی هەورامان گوێزی کۆکردێتەوە گۆرانێکی وتۆ بۆتە بابەتێک هەورامیەکان لەگەڵ خۆشەویستیم هەورامیەکان زۆر موزیکی جوانیان هەیە نەک موزیک مەبەستم میلۆدی گۆرانی زۆر جوانیان هەیە دیسان لە باکوور لە جززیرە لە دیاربەکر لەوان لە مەهاباد لە سەقس لە قامیشلو لە هەموو شارەکان دراستێکم کردووە کە ئەم سەتەشم کرد مانایەوە نییە بۆستم دیسان بۆ ساڵی ئایندەتر 100 گۆرانی تر هەڵبژێرم من بە پەلەم کە بیبینم ئەم کارانە بێگومان ئەو 4-5 کە بڵاو بوونە تۆ دەتوانانی ببینی سەیریکێکی لە بیدایەتی مۆسیقا کە دخول دەبێ تو گۆرانەکە دەناسیتەوانێ ئەوە هی مامۆستا حەسەن زیرەکە ئەوەی مامۆستا ماملەیە گۆرانی هەیە نوێم کردوتەوە ئەساسەکەی کوردی نییە بۆ نمونە ئەساسەکەی ڕاستە هونەرمەندێکی گەورەی خۆمان و توێتی بەس ئەسلی گۆرانێکە ئەزەریە ئەمش هەیە ینی ممکنە زۆر جارە شتانە شاراوە بێ گۆرانی هەندێک لە هونەرمەندە گەورانە هەیە کە وتراوە ئەسڵەکەی کوردی نییە گۆرانکی ئەزەریە بەڵام وتراوە و بۆتە بەشێک لە کللتوری ئێمە مامۆستا ئێستا ڕایەک هەیە کە حەزم لێە لەبارەی ئەم بابەتە شۆڕای تۆ بزانم زۆر کەسەیە کە گوێ لە ئاواز و میوزیکی کۆن دەگرێت لە بابەتی فۆلکلۆر و ڕەسەنایەتی و هۆگرە بەمە و زۆر جار من خۆم با بڵم لەو بەرەیەم کە لام وایە بەشێک لەگەڵ ڕێزم بۆ هونەرمەندەکانی ئێستایان ئەو گەنجانێ و کەسانی تەمەەن بەژن و بە پیاوە گۆرانی دەڵێن گۆرانیەکانیان شێوازی ئەو شانەی دەری دەبڕن ئاوازەکە میلۆدیەکە تێرکەری ڕۆح نەبێت ئایا ئێمە دواکەوتوین ئەو کۆمەڵۆ بەشەی کە حەزمان لە کۆن و فۆلکلۆر و لەگەڵ مۆدرنیتەکە نەهاتوین یان چییە ئەمە بەڕای تۆ پرسیارێکی زۆر جوانە زۆر جێهەڵگرە کە ئینسان قسەی لەسەر بکە یەکەم شت کاتی خۆی
ئەو کەسانەی کە گۆرانیان دەوت ناڵێم 100% بەڵام 80% یا بڵین 80 ئەو کەسانە بوون کە واقعەن بەهرەی گۆرانی وتنیان هەبووە، فتڕیان دەنگیان خۆش بووە، حسیان تعاملیان لەگە گۆرانەکە کردووە، خۆیان بۆ ماندوو کردووە، فتڕیان ئەو کەسە بەهرەی هوەری وتنی هەبوو، گۆرانی وتنی هەبووە. چەند کەسێکی کەش هەیە تێیدا دیسان لەو زەمانەش حەزیان کردو ببنە گۆرانی بێژ، دەنگیان خۆش نەبوو، مامناوەند بووە. ئێستا نسبەتەکە بالعکسە، 20% ئۆرجیناڵ لە دەنگ خۆشەکە و 80% تەقلیدە. ئەوەی تر هاتوتە مەیدانەکە وەکو حەز. بەڵێ وەکو حەز بۆ ئەمڕۆ من پارەم هەیە، دەمەوێت کلیپێ بکەم دەرکەوم، 4 کچی جوانیش سەیرم کە، دەچم کلیپێک دەکەم، جلێکی جوان لەبەر دەکەم، دێمە لە هەر ستۆدیۆیەک بێ جەلای من بێ جالای برادێکی کە بێ وەکو بزنس تەماشا دەکرێ، کارەکەی بۆ دەکە و دەڕوا. ئەو لایەنەی کە جهێتی موسیقایە و ئەو کەسی کە ئەوەیە کارەکە دەکەن و گۆرانیانەش زۆر بەردەوام نابێ، ناچێتە ناوڕۆحی خەڵکەوە. منیش لەو کارانە بکردووە، بۆیە نەک خەڵک تاوانبار کەم و بەڵام من خۆم دوورم لەو بەد، منیش کردومە. ممکنە لەوەکو ڕووی پارە و مادەوە نەبێ، لە ڕووی تەکلیف بێ برادێک پێی وتم، کەسێکی نزیک پێی وتم، خۆی هات پێ پێتی ئەمێ ئومێدێک بۆ ژیانی خۆم دروستکە، ممکنە ڕووی هوەرەوە بتوانم پێ بگەم. و ئەمە بەس لە کوردانیە، لە عەرەبیش هەیە، لە ئەجنەبیەکانیش هەیە، لە فارسێ، لە تورکەیە. لە زەمەنی پێشوو لە فارسەکان دەبینی گۆرانی بێکی کوکوکش و هایدە و ماهستی دارویش هەبوو. ئێستا زۆر خەڵکی کاڵ و کرچی تێدایە. لە عەرەبەکانش لە کەلسوم و فەیروز و نەجات و عەبدولحەلیم هاتوتە سەر گۆرانی هەموو بیکا و نازام کێ زۆر خەڵکی ئاوا هەیە. لەگەڵەوەشدا دەنگی باشی وەکو شیرین عەبدولوهاب. لە کوردستانیش بێگومان ئێمە عایشەشانمان هەبووە، مامۆستا حەسەن زیرەک، مامۆستا محەممەد عارف جزیری، هونەرمەند تەحسین تەها، مامۆستا عەلی مەردان، مامۆستا تایر تۆفیق، زۆرن ناوەکان ناڵێ، مامۆستا ماملێ. بەڵام ئەمڕۆژ گۆرانی بێژی چاکمان هەیە، وەکو کاک زیاد ئەزعات، لەیلا فەریقی، مەرزیە تارە ڕەسوڵ، یعنی زۆرن ناوەکان نامێ بڵم، بەڵام ناوی لاوازیشمان هەیە کە ئەو هینەی نییە. جا لەبەرەوە ئێمە کوردستان بە تەنها نین لەو حاڵەتە. ئەم بەشە تەتەوڕێکی جیهانیە، لە هەموو جیهان تەکنەلۆژیا وای لێ کردو و ئێستا زەکای سناعی دروست بووە. پێویست ناکات جەنابەت دەنگت خۆش بێ، دەچی دەنگێک لە وڵاتێک دەکڕی کە دەنگی خۆشە، گەنجێکە حەز ناکە بێتە گۆرانی بێش، بۆ نمونە خامی دەنگی وەردەگری، دەتوانێت تۆ هەتا ئیشی پێ بکەی و خەڵکیش بۆ دەنگی تۆ بیزانێ. لایڤ گۆرانی ناڵێک پلی باگەکەی لە هەموو شوێنەکان بۆی کەسب نەبی. بەخوا لای من هەر ئەو تۆمارە دەنگیانەی کە لە ڕادیۆ بەغدا تۆمار کراون لای من هەر تایبەترە لای تەواو. بەس من دەمێت بۆ خەڵکی ڕوونکەم حتا حاڵێک دروست بووە بەر لە 3-4 ساڵ لەمەوبەر، چکم علمی زەکای سناعی ئەمە ساڵێکە ئای هاتوتە ناو خەڵکەوە دەزانێت، بەڵام من ڕنگ بێ بەهۆی برای خۆشەویستم کاکاوە شێخ 10 ساڵ پێش ئێستا زانستی ئەومان هەبوو، ئەو بۆی شەرحەکردم کە شتێکی وایە، چکم کاکاوە کەسێکی زۆر شارەزای لە مەجالە، خۆی و براکەی لە مەجای دەنگ یەکێکن لە بەشە کەسە زیرەکانی منتیقا، حتا ڤیدیۆ دروست دەکرێت بۆ شکاندنی خەڵک. دەبینی لە خامەی دەنگی تەلەفۆنی بەڕێزت لەگەڵ کەسێک قساکە، یا من لەگەڵ کەسێک قساکەم ئاشنامە، وەریگرتۆ کەسێکی خراپ دەرەچێت لە کۆتاییدا، دێن ئەمە حیوارێکی کچ و کوڕ دروست دەکەن، کچەکە و خۆی دەمێنێتەوە کوڕەکە دەکەنە ئەو دەنگەی بۆ شکاندنی منیان کەسایەتێکیکە. بۆیە هیوادارم ئەم بەرنامەی ئێوە بەشێک بێلەوەی ئەم وەزوحیەتە بدات، چکم بەرنامەکانی کە لەگەڵ ڕێزم یاوتە محکەمەکردنی خەڵکە، تۆ بۆ وات کرد وات پێ دەڵێن، تۆ بۆ وات کرد، خەڵک ناتوانێت پەیامەکەی بەڕاستی بگەیەنێ. بۆیە لەم هودوئیە و حیوارە جوانی کە جەنابەت دەیکەی دەستخۆشیتان لە یەکەم، دەتوانن هەندێک وشیاری کۆمەلگا ڕوون بێتەوانێ، چکم تکایە با خێزانەکان تێک نەچن، تکایە بە براکان لە براکان عادز نەبن. ئەم شتە هەیە و ئەم شتە زۆر دروست کراوە لە مەجای سوسیال میدیا، بەرفراون بڵاو دەکرێتەوە، ئەساسەکەی وانە. وەکو کورداوەتی خۆ حەسکە ئەمەش پلانەکەمانەوە ئینشاءالله ئەو نمونە جوان و باشە دەبین. زۆر سپاس مامۆستا. لە نێوانی ئەو ڕابردە و ئێستا بزانم تۆ خۆت وەکو ئاوازدانەرێک و کەسێکی شارەزا لە بوارکە کامیان هەڵدەبژێری؟ تۆزی لاوانێ زەحمەت بێ بۆت ئەمە لە نێوانی موزیک و ئاوازی ڕابردوو یان ئێستا؟ ئاخر لە کوردستاندا
ئێمە من وەزح قسە دەکەم بەڕاستی بەڵێ. ئێمە لە ناو کوردستان ئاوازدانەری پێشوومانوان نەبووە کە خەریکی ئاوازدانە بێگۆرانەکان ١٨ وەرگیراون بە هەموو هونەرمەندە معروفەکانەوە گۆرانی ئەزەریە عەرەبیە وەرگیراون و وەتە بەشێک لە بەشێکی وڵاتی ئێمە زۆر گۆرانی ئێمەش وەرگیراوە بە وڵاتانی کە نەکرد ئێمە وەرگربین لەبەر ئەوە من یەکلایانی ناتوانم ئەم لا ئەولا بەڵام ئەگەر حسی دەنگ باس بکەی پێش و هەڵدەبژێرم نەک هەر لە کوردستان لە عەرەبەکان لە ئەوروپیەکان لە تورکەکان لە فارسەکان ئەوەی کە خۆراکی ڕوحە هی دەنگ لەبەرەوە من کەسێکم وەکو ئاوازانەرێک کارم بە زۆرتر بە ئیحساسەوەیە دەنگێک بۆ من خۆشە کە احساسی هەبێ دەنگ هەیە زۆر متەمەکینە بەس حسی تێدا نییە بۆ من خۆشنی من کارشی بۆ دەکەم بەڵام لە دڵی من جێگای نەفسینە بە تەنیا کە دانیشم گوێ دەگرم لاوانەیە گوێ لەو کارە نەگرم کە خۆشم کردومە چکم دەنگەکە زۆر بۆ من ناگە گێ لەو دەنگانە دەگرم کە احسازەدا بە من بۆیە زۆرتر من حتاگەر بەرنامەکانی پێشبڕکەی ینی ئەوەی خۆشترین دەنگ دەکرێت دایمە من تەرکیزم لە هەڵبژاردننی کەسێکە حسی هەبێ پشتگیری لەو گەنجانە دەکەم احساسیان هەیە باش مامەسا گلەیەک هەیە بە گشتی لە ناو کۆمەڵگای کوردیدا هەم لە ناو بەشێک لە هونەرمەندەکان هەمیش لە ناو خەڵکی ئاساییدا ئەوی شەوەیە کە لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردووە تەوژمێکی زۆر لە ناکاوی جیاوازیەکی هونەر هاتە ناو خەڵکی مەدانەکە تۆزێ شێوە بەسەر یەکدا هۆکارەکانی ئەو تەوژمە لە ناکاویە چی بوون ئێمە ناچار بووین کە خۆمان لەگەڵم تەوژمە سەردەمیە هونەریە بگونجێنین یانیش تۆ بۆچی دەگەڕێنیتەوە اینجا گلەیە ڕاستیەکە ئەوەیە کە خەڵکی دەڵێن ئەم تەوژمە هونەریە کە پەیدا بوو لەم چەند ساڵی کۆتایی بەتایبەت ئەم 10 ساڵی کۆتاییە دوورە لە کولتور و ئادابی کوردیەوە ئەمە گلەی خەڵکە گشتێکەیە تۆ ڕاچیە لەسەرەوە کە تۆ گلەیەکە دەبینی دەبێ پێشکەوتنی کۆمەلگان نسبەتی گەنجش ببینی گەنجش داخوازی تر دەکە دەڵێ بۆ نمونە شەکێرایەکی ئەوروپی و ئەمریکی دەبینیان وتنیویستێکی ئەمریکی دەبینێ ئەڵە بۆ من هونەرمەندێکم نییە بۆ ستایلە گۆرانێ بڵێ بۆ شێوازە دەرکەوێت دەبێت ئەوەش ببینی ئەمیشیان ببینی گلەیی خەڵکەکە حەقە داخوازی گەنجش حەق لە نێوان ئەوەدا دەبێت چۆن دەڵێ نەشیش بسووتێنەکە با بۆ منسەت کولتوری کوردەواری خۆمانەوانێ دەبێ بتانی میانڕەوی هەڵبژێری لە ڕووی جلو بەرگەوە ئادابی خەڵک بپارێزی ڕای من وایە و لە ڕووی ستایلی گۆرانیەوە ناکرێت تەنها بە دوای ڕای خەڵکێکەوە بیت کە زۆرتر لەگەڵ مەدەنیەتی کلاسیکدان دەبێت ستایلەکانی پۆپ و تەکنۆ ئارامبی و جاس و بلوس و ئەوانش هەبێ بۆی کە گەنجێک حەز دەکا گوێ لە هونەرمەندێکی ئەمریکی دەگرێ یان گوێ لە کەسێکی زمانێکی تر دەگرێ پێی خۆشە کە ساعتی کوردیشی هەبێ بەو شێوە لەبەر ئەوە من لەو مەدانە لە وەسەد دەوەستم من هەم ئەم لام قبوڵە هەم ئەم لام قبوڵە بۆ دەرخستنی کارێکی شاکاری جوان زۆر باشە زۆر جار جومان لەوە دەبێت دەڵێن خەڵکی هەولێر بە گشتی سنوورەکەی زۆر حەزیان لە ستایلی ئەرەبێسکە وە پێچەوانەکەی خەڵکی سلێمانی و دەوروبەری حەزیان بە ستایلی سنەتی و بابەتی فارسیە ئەوە ڕاستە تۆ ڕاچیە لەسەرەوە ڕاست ئەو هۆکارەکەی بەڕای تۆ بۆچی دەگەڕێتەوە منتیقەیە بەهۆی نزیکی ناوچەگەریەوە خەڵکی بۆ منە خەڵکی سلێمانی نزیکە بە منتیقەی ئێران لە ڕووی هەڵسو و کەوت و هات و چۆوە لێرەش مەدانێکی بۆ منە خەڵکی تورکمان هەبوو لێرە لە هەولێر لەگەڵ ڕێزم بۆ هەموو بۆ چوونەکان و هەولێر شارێکی گشتی کراوەیە نزیکی زیاتر هەیە لەو مەجالانەی تورکیا مۆزیکی تورکی یا مۆزیکی عەرەبی بەرکەوتانش کاریگەری هەبوو ڕاستی کۆمان تەئسیرێ تۆ ئێساسەری منتیقەی زاخۆکە سروشتی زاخۆت بۆ باسکەم سروشتێکە سەتا ئەگەر دەگەنج هەڵبژێری هەشتی دەنگی خۆشە یعنی سروشتی منتیقە تەئسیرەکە و نزیکیشە بە باکووریش بە تورکیاوە یعنی ئێمە گەروا سەیریکەی فەرهەنگیەن تەئسیریان لەسەریەکە سنە بۆ سلێمانی تەئسیری هەیە سنەیەکانش لە فارسەکانەوە نزیکن ینی بۆیە جوگرافیەن ڕاکێشان هەیە بەڵام بالعکسەکەشی هەیە هونەرمەندی عەرەبە هونەرمەندی فارسە ئەعجابی هەیە بە
بەشی هوەری ئێمە لەوانە کوڕی هوەرمەندی گەورە فەیروس زیاد یەکێکە لە گەورەتی مۆسیقارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاشنایەتیم کە پەیدا کرد زۆر حەزی بە جۆری ئەو ئالمێری ساس کە ئێمە بەکاردێنین لە گۆرانی کوردی زۆر معجی بە زۆر پێی خۆش بوو هەتا ئێستا لە گۆرانەکانی خۆیدا زۆرترین ئامێرکە بەکاردێنێ سازە یعنی تەسیرات هەیە بەستە مامەستا من کۆمەڵە پرسیاری ترم هەیە جارە تاو نەبووە ناوبرە وەردەگرم تاواکە جارە دانیشتەکەمان خۆش تەواو بەدڵمە دەستەکانت خۆش بینەرانی عزیز ناوبڕێکی کورد بەردەگرین و دەگەڕێنەوە وڵاتە. بینەرانی عزیز دووبارە سڵاوتان لەبێت گفتوگۆکەمان لەبارەی میوزیک و هونەری کوردی بەگشتی بەردەوامی پێدەدەین لەگەڵ ئاوازدانەری دیاری کوردستان مامۆستا هەڵکەوت زاهیر. مامۆستا دووبارە سڵاوت دەبێت. سڵاو دووبارە ناوبڕەکەمان زۆر کورد بوو هەر ساغ بن. مامۆستا من دەمەوێت پرسیارە بکەم لە ئێستادا دۆخ و ڕەوشی گشتی میوزیک لە گشتی کوردستاندا بە هەر چوار بەشیەوە چۆن هەڵدەسەنگێنی؟ من ئێستا باش دەبینم لەبەر ئەوەی هەندێک نەفەس هەبوون چەند ساڵێک بەر لە ئێستا و سێ ساڵ لەمەوبەر تۆزێک تەوشمێکی باش نە و تەندروست نەبوو داهاتن و یان کۆمەڵک موزیکی جیاوازیان دەهێنا تۆزێک شێواندن خەریک و دروست دەبوو بەڵام ممکن هەندێک جار بە هاتنی بەرهەمی باشتر هونەرمەندانی باشتر کە کار دەکەن ئەو تەوشمانە بشارنەوە سەیتەرای بکەن ئۆتۆماتیک لاواز دەبن و ئەم شتش ڕوویدا دەنگی خۆش موزیکی جوانتر دێت و دایمەش هەوڵ بدەینیانی لە کلیپەکانماندا لە بەرهەمەکاندا کە تەقدیمەکرێ هەندێک تۆ ڕێکلامێکی غێر طبیع بۆ سروشتی کوردستان بکە یا بۆ پارچەیەک قماش کە ڕەمزی خۆمانی تێدایە بکەی با گۆرانێکە زۆر مۆدرنش بێ بەڵام پێم وایە خزمەتێک دەگات تێکەڵەیە بکرێت لە بگومان ئەوە من دەیکەم بەش بە حاڵە خۆم لە کارەکاندا و ئێستا ئەو دەفەسەش دەبینم خەڵک بەرەوە ڕووی گەڕاوەتەوە و نەفەسێکی پاش دەبینم ئەوە دڵخۆشکەرەوە مامۆستا تۆ کامیانت بەلاوە تایبەتەکان هوەرەی یان بڵێن بابەتی میوزیک و هوەری بەشێک لە کوردستان بەلای تۆ زۆر تایبەتە و هەست دەکەی کە باشترێکە بە بەراورد بە بەشەکانی تری کوردستان نامەوێت جیاکاری بکەین بەڵام لەوانەیە بەرم ئێستا من خۆم مەسەرەن ئەو پارچانی کوردستان بەرمونە من خۆم زۆر هۆگرم بە بابەتی گۆرانی و ئاوازی باکوور هەست دەکەم دەنگەکەیان زۆر چیایی و تایبەتە شارەزانیم لە میوزیک بەڵام ئەحساسێکی وان پێدەدا هەست دەکەم دەنگی ڕەسەنی کوردیە تۆ ڕاتچیە لە سەرۆکان بەشەی کوردستان کام پارچەیەکە بەلای تۆ زۆر تایبەتە کارەکانیان هونەرەکە دەنگ خۆشمان لە ڕۆژهەڵات زۆرە ڕاستی ڕاست ڕۆژهەڵات دەنگ خۆشی زۆر تێدایە باکوور حسیانم پێخۆشە من ڕوحیەت لە باکوور گەرمتر لە ڕۆژهەڵات دەبینم فەرقێ لە بینی دەنگخۆشی و ئیحساس ڕۆژ ئاوا بڵین بەشێکی بچووکترە حجمی هونەرمەندەکانی بە ژمارە دیاری کراوترە دیسان ڕوئیای جوان دەبینم و وەکو متابعە ڕۆشن بیرترن لە هەر سێ بەشەکە لە لای من بەپێی ئەو کۆمنتانەی کە بۆ من دێت و هەڵسەنگاندن دەکرێت ئەو بەشە بچووکەی ڕۆژ ئاوا لە ڕووی هەڵسەنگاندن بۆ بەرهەم و گۆرانی هوەری زۆر ڕۆشن بیرترن لە بەشەکانی کە ڕاستی ئەمە بۆ چوونی منە و لەشی پەشیمان نیم کامیان هەڵدەبژێری مامۆستا بە هینی نەکەین ئەوە گشتگیر نەبێت کامیان بەلای تۆ تایبەتە سەیری کە من پێم وتی ئەگەر حەس بڵێ باکوورم پێخۆشە دەنگ خۆش لە ڕۆژهەڵات زۆرە و لە باشووریش دەنگخۆشی زۆرمان هەیە نمونەی کاکسیاتە سعات مامۆستا تایر تۆفیق هەرێکە و سەرنجی خۆی هەیە ڕاستی ینی دەنگخۆشی زۆرمان هەیە هونەرمەند باخان وەکو ناوی جەنابتە بەڵێ بەسەن لەو دی و لە ڕۆژهەڵات دەنگی زۆر خۆشمان هەیە وەکو باسم کرد
بەخوا مامۆستا خۆت بۆ یەکلا ناکرێتەوە هەر یەکە و لە بەشێکەوە یەکێکیان ڕحیەت و یەکێکیان لە یەک بەشدا بڵێ هەر هەموو پاکێجەکە 100% نا ئەگەر وەکو تاکی هوەرمەند هەڵی بژێری ممکنە هەبێ ممکنە هەبێت چکم هەرێکەمان ئێمە جیاوازین لە ڕا جوانیەکەش لەوەیە کە ناکرێت لە یەک بچین دەبێ ڕای جیاوازمان هەبێ یەکێک مامۆستا حەسەن زیرەکی پێخۆش یەکێک مامۆستا تار تۆفیقی پێخۆش یەکێک محەممەد عارەف جەزیری پێخۆشە بەڵام ئەگەر بڵیت کام دەنگ 100% گەیدنترە لە هەموو دەنگەکان باسی کلاسیکەکەم کۆنەکان دوای ئەو پرسیارەشت لێ دەکەن دوای بیکە دەی باشە باشتر مادەم مامۆستا تۆزێ بە جددیتر و ڕەخنەگرانەتر قسە بکەین زۆر جار جۆمان لێ دەبێت بە گشتی خەڵکی من خۆشم هەر یەکێکم لەو بەرەیەکە ئەو ڕەخنەیە دەکەم ئایا بە فارسیکردن و بە میسڕیکردن و بە ئەستەمبوڵیکردنی ئاواز و هوەری کوردی دەتوانین ئێمە ئاواز و هوەری خۆمان میوزیکی خۆمان بە جیهانی بکەین ئەم گلەیە هەیە بەشێک لە ئاوازدانەرەکان بە شێوازی تر دەتوانین ئێماوە بکەین تەرحی گلەیەکە جۆرەکەی هەڵەیە جۆرەکەی هەڵ جۆرە ڕاستەکەی چۆنە بەڕای جۆرە ڕاستەکەی ئەگەر تۆ بۆ نمونە کارێکی سونەتی دەکرێ من نمونە دێنمەوانێ بێ عاجزبوونی هیچ کەسێ بۆ نمونە ناو نابم بێ ناوی هوەرمەندەکە هوەرمەندێکی زۆر گەورەیە و خەڵکی ڕۆژ هەڵات دوان زۆر گۆرانەکانی ئەزەریە هێناوێتی باسی چی ڕەسەنایەتێک ئەەکەی بۆ من بە ئەو گۆرانەیە کە ئەسڵەکەی ئەزەریە و کەسێک گوتوێتی دەی ڕەخنەیەک دەگری لە مۆسیقایەک من لەحنی خۆمە دایدەنێم بە ستایلێکی ئیکس و ئیگرناوەکەی نابم غەربیە شەرقیە تەڕەبە ئەمەیە بۆ ئەمەیان مەرفوزە بۆچی ئەوەی تریان قبوڵە چکم زانستەکە کەمە ینی زانیاریەکان کەمە لەوەرەگە تۆ زانیاریت هەبێ بۆچی ئەو گۆرانیە زۆر معروفە لە ناو خەڵکیشدا گۆرانیەکە عەرەبیە بە ئەسڵ باسی ڕەسەنایەتیش دەکەی دەڵێ ئەم گۆرانی ڕەسەنی کوردی ڕەسەنی کوردی نییە منە تو ئەم گۆرانی بە گۆرانی قسەی لەسەر بکەم بڵم ئەوانە لەبەرەوە بۆ چوونەکان وەهانیە وەکو دەوترێ من لەگەڵ ئەوم بۆ نمونە من گۆرانی دەکەم بە ستایلی عەرەبیسک کە تورکیا ئەمڕۆ لە سەرەتی بە زمانی کوردی بۆی ئەو گەنجەی خەڵک حەزیلێتی بیکە ناکرێ ئێمە لە یەک قاڵب بنێنەوە وەکو پێشوش دەڵێم ئێمە خاوەنی مێژوویەکی کۆن نین کۆمپۆزەری بە قوتمان هەبوو بێ لە هێندا هاتپێ ستایلی لە کوردستان دروست کرد بێ نیمانە ئەبێ واقعبی نەک مجاملەیەکی نەوەڵای ئێمە خاوەنی کللتورێکی گەورین و خاوەنی هوەرمەندی زۆر گەورەین و دەمخۆشی زۆرمان هەیە بە زوەرە 150 ساڵ 100 ساڵ بڕۆ دواوە کۆمپۆزەرێکی کوردم پێ بڵێ ئاوازانەرێکی کوردم پێ بڵێ کە خاوەنی 500 گۆرانی بێ بە علمی بە نۆتە نووسی بێتی ئاوازانەر بێ گۆرانی دروست کرێ نیمانە ئەو هوەرمەندانش هاتوون لە ڕادیۆکاندا گوێیان لە گۆرانەکان کردووە ئەو قەوانانەی دەستیان پێ کردو تەرجمەی زیرەکانی کوردیان گۆرانی کەلیمەکانیان بۆ کردو و تراوە بۆتە بەشێک لە کولتوری ئێمە ئێستا نمونەی زۆرن ئەو گۆرانیانەی کە معروفن لەبەرەوە نامەوێت ناوی هوەرمەندەکان بێنم هەندێک جار ڕەتفاعلێکی ناخۆش دەدایان جمهور و دروست دەبێ بۆت توکم تەنها لە لای من خوددا گەورە مەجای ئەوە نییە تۆ قسەی لەسەر بکەی خەتی سوورە هەموو مەجالێکە جێگای ئەوەیە تۆ قسەی لەسەر بکەی نقاشی لەسەر بکەی کە مقدس نییە هیچ شتێک تەقەدوسی کەی تو بڵێ ناتوانێت قسەی لەسەر بکەی لا ئێمە زۆر جار ئەو شتە ڕووی داوە جا لەبەر ئەوە لەگەڵ بۆچوونەکان نیم لەگەڵ ئەوەم تو بتوانانی زمانی کوردی لە هەر چمکێکی مۆسیقا لە هەر ستایلێکی مۆسیقا یەکێک بلەوانی من گۆرانی غەربیم دەکرد دەیانوت عەرەبی هەر قسەکە چوو بکەم بڵێن بۆ نمونە بە جەنابەت دێمە جەنابەت و هاوڕەکانی جەنابەت خوێندنەوەیان وا بۆ من ئەو شتە ڕۆژتۆ لە یەکەمین گۆرانی کە لەگەڵ هونەرمەند لەیلا فەریقی یا لەگەڵ خاتوو مەرجە فەریقی و دڵنیا ڕەزازی تەرحەم کردووە ستایلەکە تەڕەبە بە زمانی کوردی ئەم وشەیە بۆتە ئەوەی کە هەندێک هونەرمەند نەیاری من بوون بەهۆی منافەساتەوە من منافسی کەس ناکەم بەس ئەوان دەیان کرد ئەم خەتیان لەناو خەڵک دروست کرد من گۆرانیم دەکرد بە سونەتی دەیانوت عەرەبی چکم بۆ خەڵکەکەش نمونە دێنمەوە برادێکی خۆشەویست لە یەکێ لە میدیاکانی کوردی کارەکە و
دەسەڵاتێکی گەورەشی هەیە تەلەڤیزیۆنەکە ڕۆژێک کات گۆرانێکم بۆ هونەرما هانی کردبوو وتی کاکەتە ئەلم جۆرە کارانە بکە زۆر کوردەوارێتم دەوەڵڵاهی هیچ گۆرانێ بەقدر ئەوە دوور نییە لە ستایلی کوردیەوەتەوەڵێ بەس چونکم تۆوا وەرت گرتووە وا دەزانی ئەمە وایە جا بۆیە ئەمە وەڵامەکەسا کەسە هونەریەکان دەڵێن گۆرانیەک لە کاتێکدا سەرکەوتووەکە شعرێکی بەهێزی هەبێ تواندرا بێت وتن و تۆمارکردنەکەی زۆر باش بێت میلۆدیەکی باشی هەبێ ئەرنجێکی باشی هەبێت لای تۆ کامانن ئەو خاڵ و ڕزبەندیانەی کە بەلای تۆوە دەرخەری ئەوەیە ئەم گۆرانیە یان فلانە کەسەر لە فلانە گۆرانیەیدا زۆر سەرکەوتەوە لە لایەکیکەوە ئاوازدانەرەکانمان دەبێت بە چ شێوازێکی ئەکادیمیانە یان لێ هاتووانە کار بکەن بۆ ئەوەی کە بتوانن ئەم جۆرە گۆرانیە سەرکەوتوانە دروست بکەن. خاڵی یەکەم لە کاتی گۆرانیدا مەلیکی ئیشەکە لەحنە ئاوازە چکم تۆ دەبێ ئاوازێکی خۆشت هەبێ تا ئەگەر شاعرێکی زندوشت هەبێ شاعرەکە نەکوژێ کە تۆ شاعرێکی زۆر باشت هەبوو ئاوازێکی زۆر فاشل بوو شاعرەکەشت کوشت وەنیە لەبەرەوە خاڵی یەکەم ڕیزبەند یەکەم لە لای من ئاواز دێت ئەمە نەک لە لای من قیاسی گۆرانی لە جیهاندا کاتی ئاوازێکی باش بێ بێگومان وشەیەکی باشش بێ سێهەم دەنگێکی باش بێ چوارەم تۆمارێکی باش بێگومان باسی کلیپ ناکەم کلیپ شەرت نییە گۆرانی بە کلیپ سەرکەوتوو بێ دەتێ بە گوێگرتن گۆرانی سەکرپێ لە ئێستادا خاڵی پێنجەمە کلیپێکی باش دەتوانێت زۆر زووتر بگاتە خەڵک ئەمە ئەوەیە بەڵام چوار بەشی یەکەمیان زۆر گرنگە بەڵام زۆر جاریش گۆرانی هەیە بە نەبوونی دەسەڵاتی توانای ستۆدیوی باش و ئەو شتانە بەڵام گۆرانێکی خۆش دەرچووە بەو ئیمکانێتە فەقیرەی کە هەمان بۆ خۆم یەکێک بم لەوانەیە لە کوردستان لە نەوەتەکان کە ئیشمان کردووە توانایەکی ستودیوە باشمان نبووە توانیشمانە بەرهەمی جوان بکەین لەگەڵ هاوکارانم خات و تارە ڕسوول کاکەش لەروەهبی و چەند سرودێک لەو زەمانی کە من تازە دەسم پێ کرده بوو کاک هەمە ڕەوف کردکوشی بەرهەمەکانی چوونە ناو خەڵک و سەرکەوتنیان بەدەست هێنا بەڵام بێگومان لە سەردەمی ئەمڕۆدا پێویست بە تەقەنی زۆر باشەیە پێویست بە پرۆگرامی زۆر باشەیە پێویست بە مایکی زۆر باش هەیە کە تۆ گۆرانیەکە حەقی نەفەوتێ طبعا لە تۆپەکەی ئەخیریش چۆن کە گۆڵێگەکە ئینسان گۆرانی بێژەکەیەکە بێ دەنگێکی باش خۆش بێت بێگومان مامۆستا بۆ ئەو بەشی دومی پرسیارەکەم ئاوازدانەرێکی سەرکەوتوو باش دەبێت چۆن بێ لە ڕووی ئەکادیمیای هونەر و میزیکۆ بۆی بتوانێت ئەو سەرکەوتنە تۆمار کاتیان کاری باش بکات یەکەم شت لە لای من ئاوازانن بۆ خۆم پیشەکەمە دەبێ مەوهیبەی فتریت هەبێ نەک عیلم بەتەنها عیلم بەتەنها دروست نییە ئەگەر تۆ مەوهیبەیەکی فتریت هەبێ زاتن لە خۆتدا ئەو بەهرەیەت هەیە بەهرەیەکی فتریە ئەمە 160 ئیشەکەیە ڕاستی ئەو بەشەی تریش دەگەڕێتەوە تۆ ئەگەر موزیکت خوێندبێ شارەزای مەقامەکان بی وەکو علمی مەقامەکان دەستگای مۆزیکەکان مەقام بەیاتە حیجازە ڕاستە سێگایە هەر مەقامێکی کە بێ دواتر تەرکیز و ڕۆشنبیریەتت لە خوێندنەوەی ستایلەکان دەتۆ دەبێت بزانیت ستایلەکانی چییە کاتێک کە ئاوازێکدانی بۆ گنجێک دێت حەزی لە گۆرانێکی پۆپە یان تەکنۆیە یا ئارامبەیە یان میرەنگیە ئەمانە ئەکادیمێتی خۆی هەیە لە دروستکردن ئەبێ بزانیت چۆن حجمی دروستکردنی ئەم مۆزیکە دواتر ئەیدەیتە چ کەسێک ئەرەنجی دەکا ئەمانش بەشێکن لەوانە یانی دەبێ دوای دەبێ خوێنەرێکی باشبی لەوەی کە بخوێنیتەوە و متابعەکەی ئەمڕۆ لە دنیا چی دەگوزارێ من بۆ خۆم هەموو کاتێک پێش خەوتن دەبێت 40 دقه تقریبا نیو سعات بۆ 40 دقه گوێ بگرم بزانم ئەو هونەرمەندانەی من لا مەطلبە فڵان کەس لە ئەمریکای لاتین دەناسم چی کردووە ئەمڕۆ چی دابەزیوە و دووسێ گەنجیش هەیە هاوکار من بۆ نمونە کە شتێکی خۆش دەبینن بۆ منی دەنێرن تەکنۆلۆژیەکی تازە تەقەنێکی تازە بزانم چی کراوە نابێ لە حرەکەی سەردەم بەڕای من بە دووربی و خەلفێتێکی کۆن لەسەر خوێندنەوەی موزیکی پێشوت هەبێ کاتێک تۆ تەعاملەکەی عالمێکی جوانت لە سوۆرەی دمچاوت هەبێت باش مامۆستا تۆ باست لەو مەرج و تایبەتمەندیانە کرد کە دەکرێت ببنە هۆکار بۆ سەرکەوتنی گۆرانیەک زۆر جار دەبینین یان جومالە دەبێ هەموو ئەو مەرجانە لە گۆرانیەکدا هەیە بەڵام ناچێتە ناو خەڵکەوە بۆچی ئەمە هۆکارەکەی چییە؟ بێگومانەوەش هەیە هەندێک جار
ئاوازێکی زۆر چاک، دەنگێکی زۆر چاک، شعرێکی زۆر چاک، تۆمارێکی زۆر چاک گۆرانەکە ناگات. علاقی بەو نییە بڵێ هونەرمەندەکە لاوازە یا ئاوازەکە لاوازە یا شعرەکە لاوازە یان کوالێتەکە لاوازە. خۆت و هەندێک جارە چێتە باری ئەوەی کە شانسی تۆ چییە لە تەقدیمی ئەو کارە. گۆرانی هەبووە من کردومە بە دەنگی هونەرمەندێک سەرکەوتو نەبووە. پاش 10 ساڵ داومەتە هونەرمەندێکی کە سەرکەوتنی زۆر بەدەست هێناوە. لەوانە دوو هونەرمەند دێنمەوە دوو گەنجن لەگەڵ من کارەکەم. بەرهەمێکم پێش چەند ساڵێک تەقدیم کرد بە دەنگی هونەرمەند عەدنان تەیموور، تۆمارم کردەوە زۆر سەرکەوتنی بەدەستێنە. هونەرمەندێکی کە هەیە ناوی لۆران محەممەد خەڵکی ڕۆژئاوایە گۆرانەیەک پێش چەند ساڵێک وترادامە ئەو ترند بوو بۆ 24 ڕۆژ لە عێراق نەک لەسەر ئاستی کوردستان. هەیە ینی ئەو شتە هەیە نە بەدەستی منە نە بەدەستی هیچ کەسێکە. حسە خەڵکە ئەو کاتە بڕیار دەدا لەسەر زۆر جاریش ئەلبوممان بڵاو کردەوە زەمانی پێشوو ئەلبوممان بڵاو دەکردەوە تەقینەوە ڕوویدا لە کوردستان. ئەکیت خەڵک ئاگای لە ئەلبومە نابێت زۆرۆفێکی ناخۆش دروستە بێ. لە هەموو شتێک بابەتی خۆشی هەیە. نەک هونەرمەندەکە مەزلوم کەینیا ئاوازانەرەکەیان هەندێک جار شتی زۆر باشکرا و تەقینەوەی نەبوو. مامۆستا هەر بە وابەستە بە ڕابردوو بە ئێستا حەزم لێ ڕایتۆ لەسەر و بابەتە بزانم زۆر جار دەبینین کە گۆرانیەکانی دیەکانی ڕابردوو تا ئێستاش گەنجەکان دەیڵینەوە ڕۆژانە نەمردون ئەو دەنگانە هەر هەن ئەو گۆرانیانە هەر لە گوێماندان مەزن کە ئاوازەکەم گوێ لە دەبێت دەزانم کە کامە گۆرانیە. بەڵام ئەوانەی ئێستا بەشێکی زۆریان لەگەڵ ڕزم بۆی خوشک و برا هونەرمەندەکان لەمان تۆڕە نەبێت زۆر زوو خامۆش دەبێت زۆر زوو ناچێتە ناودڵی خەڵکۆ نامێنێتەوە مایندە نینە بەردەوام نینە مە هۆکارەکەی چییە؟ زۆرتر کۆنەکان زیاتر اعتیمادە لەسەرەوەی کە باسیەوە نەکەم ئاوازەکە هیچ وڵاتێکە بەس علاقی بەوەی زۆرتر شەرقین کارەکان خەڵکەکە ئێمە زۆرتر لەگەڵ ئەحساس و ڕوحەتی شەرقیدا گونجاوترن تا ستایلە غەربیەکان. گەنجە سەردەمیەکان زۆرتر حەزیان لە ستایلە غەربیەکانە. بۆ نمونە بە هەمان شێوەی جەنابەت حەز لە گۆرانەیەکی بۆ نمونە مامۆستا تایەر تۆفیقە نمونە دێنمەوە نەک بڵێم گەنجێکی تر هەیە هاوشێوەی و تەمەنی جەنابتە ستایلی ئەو فۆرماتی ئەو جیاوازە حەز پێ ناکە بەو لاوانەوە و ئەو حسە جوانە هوەری کە مامۆستا تایەر تۆفیق تەقدیمی کردووە. حەز لە گۆرانێکی پۆپ و تەقەن و دانسەکات لەگەڵی کە دانسێک بکە ئەوشیان هەیە نابێ هیچ لایەکیان مەزلومکە. باش مامۆستا زۆر جارێمە گوێمان لێ دەبێت لەوەی کە دەبێت لە ئێستای میوزیک و هونەری کوردیدا ئێمە سوود لە کام جۆری بابەتی هونەر و میوزیک وەرگین لایەکمان بەرەیەکمان بابەتی ئەرەبێسک و شتە جیاوازەکان کە زیاتر خەڵکی لەوانەیە وەکو تۆ دەڵی بەشێک لە گەنجەکان حەزیان لێبێ. لایەکی ترمان بابەتی سونەتیە لایەکی ترمان بابەتی ڕۆژ ئاواییە. ئێمە لە هەندێک جاردا دەیبینین هەموو ئەو وڵاتانەی دەوروبەرمان کە خۆیان بە سونەتی و بە شێوازی فۆرمی تر کار لەسەر بابەتی میوزیک و هونەر دەکەن خۆیان سەرسامن بە هەندێک لە جۆری تری میوزیک. ئێمەی کوردەکان وەختی ئەوە نهاتووە کە زانستیانە وەکو بەشێک لە گەلەکانی تری ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆمان کار لەسەر شتێکی تر بکەین و ڕێچکەی خۆمان دیاریکەین. بڕات بێ ئەگەر باسی غەربەکەی هەمان معاناتی ئێمانەیە هەمە مەشاکی لێمان هەیە چکە من لەگەڵەوەی لە مارکەتی دەرەوە ئیش دەکەم. ئەگە باسی تورکیا دەکەی لەگەڵ هونەرمەندی زۆر گەورەی تورک ئاوازم بۆ داناوە و گەنجەکانیش ئاوازم داناوە لە بۆ فارسیشم داناوە و بۆ عەرەبیشم زۆر داناوە و بۆ هونەرمەندی مالیزیشم داناوە. هەمان کێشە لە ناو هەموو وڵاتێکدا هەیە. کێشێکی سەریعی تەکنۆلۆژیا و ئەمڕۆ کە هاتۆتە پێشەوانێ بە مۆبایلێک تۆ هەموو شتێک دەبینی گۆرانەی گوێدەگری حسی خەڵکەکە تەکنۆلۆژیا و حرەکەی سەریعی وای لێ هاتووە حسەکان کەمتر بوونەتەوە. بەڵام لە کەسێکی کوجەنا بدە ئارامیەکەی لە نەفسی خۆتدا حەز بەوە دەکەی بە چێژی لێوەردەگری هەمووشی هەر دروستە تازە ناکرێت لەگەڵ تەقەنەی سەردەم نەبیت ناکرێت. من لەگەڵ ئەوە نیم من لەگەڵ ئەوەم چێژەکان بۆ هەمووی دەبێ هەبێ ڕۆژ ئاوا سنەتی تەڕەب پۆپ جاز بەپێی حەزی خەڵکەکە بەپێی حەزی خەڵکەکە چووکە من کار دەکەم گەنج هەیە حەزی لەو کارەی منە حەزی لەو کاری تری من نییە پێشم دەڵێن من زۆر حیوار لەگەڵ گەنج دەکەم دەڕێی سوسیال میدیاوە ئەوەی پێم بکرێ نامەیان وەڵام ئەدەموانێ بۆی کە بتوانین هێڵێکی هاوبەش هەت بێ ئەگەر نەبێت ناتوانانی بەردەوام بێ ئەمە واقعە. من لە 93ەوە کاری ئاوازدانان دەکەم چەند ساڵێک کە چوومە دەرەوە بۆ خوێندن حرەکەی ئاوازانانم کەمتر بوو بەس لە 2003ەوە
کە دەست پێکردەوە لەگەڵ هونەرمەند مەرزێ فەریقی و کاگناسی ڕزازی بە سرودی ڕەفراندۆم داترگۆرانی هەموو شەو و خاتو لەیلا فەریقی نەوەستاوم بە تەوژمێکی زۆر کارم کردو و خاوەنی زۆرترین عدەدی ئاوازم لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و وڵاتە عەرەبیەکانیش لەبەرەوەی ڕەبتم بە گەنج و بە جیلەکانی تریش و بە هەموو جیلەکانەوە گوێ دەگرم لە هەموو لایەک سفرەیەکدا دەخەیت برنجی لەسرە ساوەری لەسرە شلەی فاسولە شلەی بامیشی لەسرە هەرێکەمان حەزمان لە شتێکە لەبەرەوە حەزی موسیقاش وایە. تەمام مامۆستا زۆربەی وڵاتە پێشکەوتەکان کە ئێستا دەیانبینی خاوەنی پیشسازی تایبەتن یاخود پێشکەوتنێکی تایبەتن بە بواری میوزیک جامە چ کردی حکومی کردبێتی چ کردی تایبەت کردبێتی. من هەز دەکەم لە کوردستاندا ئەمە تۆزێ جیاواز بەیان کۆمەڵێ گروپ بوونیان کەسی تایبەت دەیکەن و گشتگیر نەبووە ئەمە بۆ ئیتر کاتیەوە نەهاتوە ئێمەش بگەینە ئەو خاوەنداریەتە. ئەمە جوانترین پرسیارە کە تا ئێستا لە بواری میدیایی لە من کرابێ ئەم پرسیاری جەنابەت زۆر جار حەزم کردو کە بچمە دیدارێک پرسیارە بکرێ نەکراوە ناشکرێ خۆم تەڕحکەم لەم توخوات تکایە پرسیارە لە من کرد. دەزانی ئەمە کێشەیە ئەمە گەورەترین کێشەیە کە ئەمڕۆ لە ناو هوەری ئێمە بەگشتی نەک موزیک هەیە دەبێ بەرپرسان و کەسانی گەورە ئەمڕۆ بە ساتاک و دوێنێ منافەسات هەبووە چی هەبووە با هەبێت مشکی لەم نییە بەڵام بگەنە ئەوەی کە تەمویل و کوکردنەوەی فان بۆ بەشی هوەری ببێتە یاسایەک ببێتە کولتورێک شەریکاتێکی بە ملیۆنەها دۆلار دەرەکە دەچێتە خشان و پەخشانی ئەنواع ئەشقاڵ شتی سیر و سەمەرە دەکا و جێتی تایارە و بۆ منداڵەکانی دەبێت نابێت دەبێت ئەمە با ئەوەش بکات بەڵام دەبێت کوکردنەوە هەبێ نەک جەنابەت لەبەرەوەی من فلان کەسم و ئکس فلان کەسە و ئێگر فلان کەسە بەس پارە بدرێ بە و کەسانە کار بکەن نا دەبێ تەمویلێک هەبێ ئەمڕۆ ئەو ئیشی کە من دەڵم دێم 100 گۆرانی ئەەکەم ساڵێککە 100 گۆرانی تر دەکەم خۆزگە بۆم بکرێ 6 مانگ 6 مانگ ئەگەر دەوڵەمەندەکان ئێستا گویان لە ئێمە بێ بە هەرێکی بێت ئەگەر مەبلەغێک تەرخان بکات بڵێ بە ئێمە بین خاوەنی ئەگەر 2000 گۆرانی کۆنی جوانی کوردی خۆمانین بە ئەم 2000 زندوو کرێنەوە بکرێنە موزیکی جوان کوالێتێکی باش کەسایەتی باش گەنج نەفەسی پێ بدەین بە حەز لەو نوع گۆرانیانش بکە بۆ ئەوەی کە تۆ ئەمەت کرد خەڵکیش کەشدی حەزەکات ئەڵێ مادەم ئەمەیان پێخۆشە کۆمەلگا با من خۆم بگۆڕم با من بێم ئەم گۆرانیش بڵێم ئەمە من شتێکە کە زۆر بیری لێ دەکەمەوە خۆزگە جهێتی دەسەڵات لە کوردستان بیر لەوە بکاتەوانێ لەگەڵ من و لەگەڵ چەندین کەسی کە توانایان هەیە لە بوارەکە بێن ئەمە بکەن تا ئێمەش ئەو مێژە جوانەی کە هەمانە لە ناو نەچێ یعنی هەر بەو کوالەتە نمێنێ و لە هەموو سەردەمێکیشدا پاڵەوانی خۆی هەیە هەموو سەردەمێک هەموو کەسێک دروست نابێت کە بتوانێ ئەم کاران و ئەم قسانەی کە لەسەری دەکرێت بێ دروستی کا و بیکە چونکم کە سەردەم ڕۆی خەڵکێکی کە دروستە بێ بەس ئێمە بەداخەوە لە ناو ملەتی ئێمە تا ئێستا لەسەر فەرهەنگێک فێربووین کەسێک کە بووە پاڵەوانێکی بەهێز بیشکێنین جا چه سەرکردەی سیاسی بێ چه هونەرمەند بێ چی یاریزان بێ چه شاعیرێکی بێ یا ئەدیبێک بێ ئەو هاوکێشەیە لە بینی ئێمەدا هەیە زۆر جار من دەبینم کۆمنتی شاعری گەورە کاک حەمەد ساید حەسەن کە یەکێکە لە کەسایەتە نادرەکان خۆزگە لێرە حیوارێک ئەویش بکەنە میوان ئەگەر بگونجێ بۆتان یعنی ئەوە لە ئاستێکدایە کاک حەمەد ساید حەسەن کە ئەدیبی وا و ڕەخنەگیری وا و نووسەری وا دەگمەنە لە هەر میلەتێکدا دروست بێ کەسێک دێ بە هۆی ئازادی فکری بۆ نمونە دێ ڕەخنەیەگەگرێ زۆر دوورە لە بۆچوونەکەی ئەوەوە ئەجا ئەمە من بە نمونە ئەوم هێنایەوە ئەم شتێک کە جەنابە دوتت خۆزگە بکرێتە نەریتێکی واجب لە ئەحزابەکان دەست پێ یەکەم بۆ حکومەت و وەزارەتی ڕۆشنبیری بەڵام نەکرێتە ئەوەی فڵان کەس لەبەر ئەوەی ناوێکە یان فیسار کەس لەبەر ئەوەی لە وەزارەتێک کار دەکا و ئەو کەسە فعلانی کە فعلیەک دیارە ئێسا کێ ئیش دەکا لە کوردستان وازەحە دەبێت دەستی ئەوانە بگیرێ بتوانن ئەو کولتورە جوانی کە هەمانە و گۆرانیانە زیندوو بکرێنەوانێ من لە وڵاتی مسر زۆر جار بانکێشەکرێم بۆ ئەوەی موزیک و گۆرانی کۆنیان هەیە بەشێک من لەوەی کە بۆیان نوێ بکەمەوانێ چەند خۆشە لە کوردستان ئێمە بیکەین
چەند هاو بەشێک و چەند هاو فکرێکی وەکو مامۆستایان عەبدوڵڵا جەمال ناومد، مامۆستا کاوە شێخ، مامۆستا نەجات ئەمین، کاک ئاریۆس، ڕێناز کورداخ، سەرکارتنێک، ینی زۆرن ئەرەنجەکانەوەی کە ئەتوانن کاری ئەرەنجکانە گەر ناوی کەسێکم بیرچۆ داوای لە بردنەکەم، زۆرن لەوانە کە بتوان بێن هاوپیشە و کار بین خەریک بین. مەمەسەبا بێمە سەر تۆزە تایبەتمەندیکەمەوە بە خانمان جەنابتان ڕۆڵ و پێگەی خانمان لە ناو هوەری کوردیدا چۆن هەڵبەسەنگێنن، چۆنی دەبینن لە مێژوودا کە خانمان هێناویانە زۆر ژنی هەڵکەوتە و تایبەتمان هەیە بە تایبەت لە بابەتی گۆرانی کوتن کە ڕەچکەشکێنیەکی زۆر گەوریان کردو لە زەمانی خۆیدا. ڕاستە وەڵاهی با بڵم زۆر خانمان زیاتر لەسەر دەستی من لە عەسرێکی تازە هاتنە ناو مەیدانی گۆرانیەوە، ژمارەشیان ماشەڵڵا زۆرە، هیوادارم سەرکەوتوو بن، کاری باشیان کردووە، هەوڵی باشیان داوە، جنووی زۆریان پێدراوە، بێویژدانی زۆر بەرامبەریان کراوە بەڕاستی کەوانە ئەمانام کچانە هەمووی خاوەنی کەسایەتی جوانن، خاوەن بنەماڵەیەکی جوانن، زۆر جار قسە لەم لا لەولا فرێدرێ ئەسڵ دوورن لە ڕاستیەوە، ئەوانەی کە من کارم لەگەڵ کردوون هەموو کەسی ڕێکوپێک محتەرەم ڕێکوپێکن و بوونەتە زەحیە لە کۆمەلگادا، چونکم کۆمەلگایەکی ئێمە هەندێک جار لەگەڵ دەرکەوتنی کچێک بە شێوازێک دەبینی زۆر قسەی لەسەر دەکەن، قسەی زۆر پێ دەڵێن، بەداخەوە کە ئەمە ناخۆشە، بەڵام هەنگاوی باش دراوە لە هونەرمەند عایشەشانەوە، سەیدکەی لە خات و پەیمان عومەرەوە، ما خاتو مەرزێ، خاتو لەیلا، تارە ڕەسوڵ، شەهێن تاڵەبانی، هونەرمەندی زۆر باشمان هەبوو لە دەستپێکەکانەوە کە دەستیان پێکردووە، فاتێ شەریبانی کوردیمان بیر نەچێکێکە لە دەنگە هەر باشەکانی کورد لە لای من، یعنی دەنگی زۆر باشمان هەیە، گوڵستان پەروەر، ینی زۆرن دەنگەکان، شیرین پەروەر زۆرن، ئەوانەی کە لە سەرەتا وەکو دەستپێکێک هەتا بڵێن ئاخر دەستپێکیان نەکاتە تارە ڕەسوڵ و بە بڵێن خاتووری لا فەرقی و خات تارە ڕەسوڵە، ئەنجا بۆ ئەم سەردەمەی کە دێتە هونەرمەندەکانی ترکە کاریان کردووە. مامۆستا زۆر جارم ڕخنێت دەکرێت گوێمان لێ دەبێت کە بەتایبەت لە ناو کۆمەڵە و هونەرمەندانەی کە ماون و جەنابەت بەشێکیان ناوتێنە، دەڵەن جاران ئێمە کە دەرکەوتوین ڕچکەشکێنیەکی زۆر گەورە بووە، زەحمەتێکی زۆر بۆ ئێمە کە توانیوانە دەرکەوین و ینی بۆتە جێگەی باسی خەڵک چۆن دەبێت فڵانە ژنە کچی فڵان کەسە گۆرانی بڵێ جێگەی سەرسوورمان بۆ خەڵکە تا هەندێکیان لاانێ قوربانی زۆر گەورەشیان دابێت، بەڵام ئێستاش ئەو گلەیە هەیە کە بەشێک لە خانمە هونەرمەندەکان وەکو دەڵێت جێگیان بە پیاوەکانیش لەق کردووە، هێندەی سپۆنسەر و پشگیری خانمەکان هەیە هی پیاوەکانی، ئەمە گلەی ڕەگەزەکەی خۆتانە کە دەیکە من دەیگەێنم هۆکاری ئەمە چییە، بۆچی ئەم گلەیە دەکرێەوە، بۆچی هەندەی پشگیری خانمەکان دەکرێت هی پیاوەکان ناکرێت، لە کاتێکدا لە پیاوەکانیش با من وەکو خانمێ ئەوە بڵێم مێنی گەنجی زۆر بەتوانامان هەیە، کوڕی زۆر بەتوانامان هەیە، بەڵام بوونەتە قوربانی ئەو وەزعی کە لەبەر خانمەکان لەوانەیە توانایە و کەسانش نەبین درێت. هەردوو بۆچوونەکەی جەنابەت ڕاستە، یەکەم شت ئەو خانمانەی کە گلەی دەکەن دەڵێن زەحیەمان داوە ڕاستە، من شایدی بۆ هەر هەمویانە دەم، وەکو پێشتریش وتم هەموو کەسایەتی بەڕێزن، من خراپەم لە کەسیان نەبینیوە قەت لە باشە زیاتر لە ئازایەتی زیاتر لەوەی کە بوونەتە زەحیە، بوونەتە زەحی کۆمەلگا، قسەیان پێوەتراوە، ئەنواع ڕسمی غەڵەت دروست کراوە و کە سوکاریان تووشی نەخۆشی بۆ بۆی ئەوەوە حەقی خۆشیانە پشگیری بکرن، بەڵام بەو مەواتایەش نایەت کە پشگیری لە هونەرمەندە کوڕەکان نەکرێ. من وەک خۆم هەوڵم دا ئەوەی کە من ئەکرێ بتوانێت من ئەکرێ بە پەیوەندەکانی من ئەکرێ، من لەگەڵ هونەرمەندە کوڕەکانیش کارم زۆر کردو، پشگیریم زۆر کردوون وەکو خۆم، ئەو هونەرمەندە کوڕانی کە لەگەڵ منیش کار دەکەن شاید حاڵی ئەوانە. مامۆستا با من شتێ بڵێم بۆ بوورە قسەکەت دەبڕم بۆی بەردەوامی لەسەر قسەکەی من بەردەوامی بە قسەکانت بدەیت. زۆر جار گوێمان لێ دەبێ ئەم بابەتە زۆر دەکرێت کە خاتوونێک لەوانەیە توانای دەنگەکەی هێندە زۆر نەبێت، با ڕاشکاو بین لەگەڵ یەکتری، توانای دەنگەکەی زۆر نەبێت، بەڵام هێندە پشگیری دەکرێت بە چەند مانگێکی زۆر کەم بەقەدەر توانای کوڕێکی زۆر زۆر زیرەک و لێهاتوو لە توانە و بەهرە دەنگەکەی خۆیدا چەند ساڵێکی ئەم بکەوێتە لایەکەوە بە چەند مانگێک خانم ببێتە تۆپ. چیلەکەی لە جمهورێک خۆیان بە خۆیان ژنەکانیش و ئافرەتەکان بۆنمونە لەگەڵ پیاوەکان زیاتر سەری کشەکانەکەن، یعنی ئەوە گوناحیەکەمان ئەوەیە ئێمە خەڵکەکە خۆی ئەم بژاردەی بەس لە کوردستان نییە، بەس لە کوردستان نییە، ئەی لا وڵاتە عەرەبیەکانیش بۆ نمونە دەبینی، لە تورکەکانیش دەبینی هونەرمەندێک بەرچاوە سیمای جوانە، توزانم شەریکەکان دەڵێت بینەری زۆرتر مەجبور سپۆنسەری ئەو دەکا،
دەڵێ بینەری کارەکەی زۆرە و لۆگۆکەی من زۆرتر دەبینرێ تاوەی کە بیدا بە کوڕێک من لەگەڵ ئەو شتە نیم بۆ نمونە بن پێچوانەیە بۆ چوونم من لەگەڵ ئەو بۆ چوونە نیم من هونەرمەندی دەنگخۆشی کوڕ هەیە لاوانەیە دەنگی زۆر لە کچەکان خۆشتر بێ لەلای من بەڕاستی وامەش هەیە بندەنگی هونەرمەند هەیە زۆر لەلام خۆشە بەڵام ئەوە هەیە گەنجە کوڕەکانیش حەقیانە بەڵام ئەوە گلەیە دەبێ ئاراستی کۆمپانیاکان بکرێن کە سپۆنسەر دەکرێن واللهی هیوادارم گویان لە قسەکانمان بێ ئەگەر چگە بەڕاستی من مامۆستا باڕازگۆ بم لەگەڵت بوو قسەکە دەبڕم هەتا بە شێوەیە وای دەبینم ئەمە بە کاڵاکردنی خانمە لەگەڵ ڕێزم بۆ هەموو خانمە هونەرمەندەکان لە گشتی بوار و کایەکاندا ئێستا وای لێ هاتووە خانمان هێندەی کە بە وجودی خانمبوونی خۆیان دەیانەوێ خۆیان دەرخەن پێچوانەکەی بۆ تۆ ئەمە چ ئەم خانمە خۆی وای قوبڵ بێت چ لە شوێنەکە لەو پیشەی لەو کارەیەدا ئەم بە کاڵاکردنە بەڕاستی من زۆر کێمە ئیشی سەرمایه‌داریە لە سەردەمی سەرمایه‌داریدا ئەم بە کاڵاکردنە من زۆر کێشەی دەبینم منیش بە هەڵی دەبینم وەکو جەنابەت هاوبیرم لەگەڵ جەنابەت نابێ وابێ دەبێت وەکو پێشتر وتم ئەو پرسیاری کە جەنابەت لە منت کرد زۆر پێم جوان بوو خۆزگە ئەو شتە دروست بێ بتوانرێ تایبەتمەندی و گرنگی بە بواری هوەر وەکو وەزیفە بکرێ نگ لە بەرخاتی من و جەنابەت بێ لەبەرەوەی من کۆمپانیایەک من دەناسییان کەسێک کە من دەناسێ تەنها لەبەر هوەرەکەی من بێ نابێت لەبەر خاتی من بیکەن بەڕاستی دەبێت لەبەر خاتری هوەر بکرێ بەبێ جیاوازی ڕەگەزی نێرە یامەیە مامۆستا بە کورتی ئەگەر ئەو پرسیارە بێ بکەم خۆت کاری چ ئاوازدانەرێکت لەلا تایبەتە هەم لە ڕابردوو هەم ئەوانەی کە ئێستا مەوجودیەتیان هەیە و کار دەکەن باشترین ئاوازدانەر لای من لە جیهاندا بەلیغ حەمدیە لە دوای ئەوێش محەممەد عەبدولوهابە لە کوردستاندا پێش من تەنها کاری خەڵکی کەم هەیە بە دڵە بەڵام وەکو ئاوازدانەر ئەگەر سەیری کەم نەکوکەوەی محاولە بۆ ئاوازدانەر فەرقەیە کارەکانی مامۆستا عەلی مەردانم بەدڵە بە ئاوازدانەرێکی زۆر سەرکەوتووی دەبینم زۆر علمیە زۆر سۆزە زۆر ئەحساسە کارەکانی بێگومان ئەو گۆرانانی مامۆستا ڕەفیق چالاک و توێتی زۆر حەزم لێ زۆر چێژی لێ دەبینم ئەو گۆرانانەی مامۆستا حسێن عەلی زۆر چێژی لێ دەبینم باسی دەنگ ناکەم من باسی ئاوازم کرد ینی ئەستا پرسیاری دەنگیش دەکەم باسی ئاواز دەکەم بەڵام ئەگەر لە مێژووی ڕابردووی کوردستان سەیری دکەیت ینی ئەگەر بە من بڵێ یەک کەس هەڵبژێرە لە مێژووی کۆن مامۆستا عەلی مەردە واللهی هاوڕام لەوەیاندا لەگەڵت چکم بەڕاستی هەموو ئاوازەکان هی خۆیەتی گۆرانی ئەزەری و عەرەبی و تورکی هیچ زمانێک نییە فول پرفکت گۆرانی خۆیەتی هیچ کەسێکی کە نییە تەمام مامۆستا ئەگەر بڵێم وەکو هونەرمەندەکان چ هونەرمەندێکت لاپەسەندە کە خۆت کارت بۆی نەکردووە بەڵام ئیشەکانی و زۆر بەلاوە تایبەتە شەریبانی کوردی یەکێکە لەو دەنگانەی کە بەڕاستی لە لای من تکراربوونەوەی لە مێژووی هوەری کوردی دانیە بەداخشەوە ڕێکەوت نەبوو کەمە کار بکەین بێکەوە زۆر خۆشحاڵیش دەبم لەوەرە هونەرمەندێکی زۆر سەرکەوتووە لە لای من یعنی یەکێکە لەوەی کە میلەتی کورد دەبێ شانازی بە هونەرمەند شەریبانی کوردی بکات خانمێک بەو احترامە بەو جوانیە بەو دەرکەوتنە بەو ڕێک و پێکیە گۆرانی دەڵێ و دنگێکی هەیە تکراربوونەوەی لای من نییە مامۆستا مرجە هەموو ئەستێرەیەک هونەرمەند بێ یانیش بڵین جیاوازی نێوان ئەستێرەی هوەری و هونەرمەندێک چییە؟ تێکتۆ مەرجنی هەموو دەنگخۆشێک هونەرمەند وێ واقع هونەرمەند وشەیەکی زۆر گەورەیە دەبێ زۆر ڕەشنبیربی زۆر بە فەرهەنگبی زۆر قاڵبیتەوە لە هەموو یاسا و ڕێسایەکی ئەخلاقی تربەوی کە بتوانێت چۆن مامەڵاکەی زۆرە بێ ئینسانێکی عەساب ساردبی زۆر ئارامبی هەتاکو صفاتی هونەرمەندی واقعی دەوترێت لە هەموو شوێنێک دەڵێن هونەرمەند فڵان و هونەرمەند فڵان بەزوەکو پرسیارەکەی جەنابەت لە مندەکەی دەنگ خۆش جیاوازە لە هونەرمەند ئەوە پیشەیەکە دەنگی خۆشە بەس ڕەفتاری هونەری نییە زۆرمان دۆشتە هەیە زۆریش هەیە لە هەموو میلەتەکان نەکرد لە کوردستان لە وڵاتانی تریشدا زۆر کەس هەیە میسالەن هونەرمەندێک ناوی نابم وڵی وڵاتێکی ترە سەردانی کوردستانی کرد بوو لیان پرسێتوانی گۆرانی بۆ
لە قەمانی نەخۆشیەکانی هەیە تالاسیمەوانەی عێراقی کوردستان بڵێوتیم بۆ وڵاتەکەی خۆم نەوتوە چۆن بۆ ئێرێڵم ئەمە ڕەفتاری هوەری نییە دەکرێت بڵێ ئەگەر پیشەیەکی وا بێتە پێشەوە هەم بۆ وڵاتی خۆم هەم بۆ وڵاتی ئێوە چکم میوان بۆ هاتبوو دەبێ بیڵم ینی دەیڵم ئەگەر نەشیلێ بە جوابەکەی ئەدەبی بێ جوان بێ ینی شکێنەر دروست نەبێت تۆ هاتوو هێشتا گۆرانی و حەفلت نەکردووە من داوەتیش بووم بۆ حەفلەکەی نەچوم لەبەرەوەی ڕەفتاری ئەو خانمە هونەرمەندەمەدەمە باش مامۆستا ئێستا ئەمە لە زمانی تۆڕە کۆمەڵاتیەکان و پێشکەوتنی تەکنەلۆژیا داینە دەمەوێت ڕای جەنابەت لەسەرەوە بزانم حەز ناکەی گەشتوینەتە قۆناغ و سەردەمێک کە تۆڕە کۆمەڵاتیەکان لەوانەیە کاریگەریەکی نەرێنی هەبوو بێ بۆ بابەتی هوەری و بۆ بابەتی گۆرانی یانیش ئەوەی کە ڕۆڵێکی وای بینیوە کە کاریگەری کردو لەسەر کوالیتی هوەر و میوزیک و گۆرانی و هەموو شتەکانی تر هەتا لەبری ئەوەی کە ڕۆڵ ببینێ بۆ باشتر هێنانە پێشی کەسە بەتوانەکان پێچەوانەکەی بووە پێشتر من شتێکی کە بە جەناب دەڵێم ئاستی ڕۆڵی خراپی تەلەڤیزیۆنەکان وا لێ دەکا سوسیال میدیای کەسێک بۆ نمونە تەلەڤیزیۆنێک داخراوە سیاسەتێکی خراپی هەیە زەرب لە دە هونەرمەندەدا ئەو دە هونەرمەندەش مجبورن هەموو کارەکان لە ڕێی سوسیال میدیای خۆیەوە لەوەشدا کاردانەوە بۆ کۆمەڵی خەڵکی کە دروست دەبێ من وەکو پێشتر ئاماژەم پێدا کە دەڵێم خراپی هەیە لە تەرحی سوسیال میدیا بەکارهێنانی دەنگ و زەکای سناعی دروستکردن و تێکدانی کۆمەلگا و تێکدانی خەڵک لە ناوێکتریدا خراپبرنی سومعە ئەمە زۆر خراپم بەشەی سوسیال میدیا بەڵام خراپی سەرەکی دەگەڕێتەوە بۆ جیاوازی و شخصێنی تەلەڤیزیۆنەکانە من ڕخنم لە تەلەڤیزیۆنەکانە زیاتر باش ئامۆستا گەشتمە کۆتایی وادەی بەرنامەکەم وەکو کۆتا قسە ئەگەر بە کورتی پێم بڵێ چیت هەیە بۆ دۆخی هوەر بۆ هوەرمەندان بەنامەیەکی زۆر جوان بوو سەرەتا حەزم نەدەکرد تەواو بێ بەڵام هەموو شتێک کۆتایی هەیە مدەی هەیە دەستخۆشیت لە یەکەم دەستخۆشی لە تیڤەکە دەکەم بەڕاستی هەڵبژاردننی بابەتێکی گرنگ بوو من هیوادارم هەنگاوی باش هەنگاوی ئارام هەنگاوی خۆشەویستی و پەیامی پێکەوە ژیان هەڵبژێرین بۆ هوەر کە ئێمە بتوانین ئاشتەوایی کۆمەلگا دروستکەین نەک ڕقی کۆمەلگا زیادکەین بە هوەر پێویستە هەموو هەنگاوەکانی ئێمە بتوانین بەو ئاراستەیە بێ با تۆ هەچ ڕەنگێکی من فکری تۆ بۆ خۆت دادەنێم بەڵام کاردانەوەی تۆ ئیشەکانی تۆ قبولکەم وەک من ئەگەر ڕەنگێکی ترم ئەم ڕەنگانە نابێت تەئسیر لە فەرهەنگی هوەری میلەتەکەمان بکە و تیڤیەکان پێداچوونەوە بە خۆیاندا بکەن لەوەی ئاراستەی شخصێک کەسەیەک بۆ چوونێک نەکەنە نەهجی تەلەڤیزیۆنەکەیان بۆ کەسایەتەکان بەگشتی چووکم ئەوەش کاردانەوەی خراپی دەبێ وەکو جەنابەت ئاماژەت پێدا پێشتر لە ڕووی سوسیال میدیاوە با ئێمە زمانی هوەر خۆشەویستی هوەر جوانی هوەر بکەینە پەیامێکی ئاشتی بۆ کۆمەڵگە دووبارە سپاس بۆ جەنابەت سپاس بۆ قبولکردنی میوانداریەکە و قسەکردن لێرە سپاس بینەرانی عزیزی پۆدکاستی شۆ لێرەوە دەینە کۆتایی بەرنامەکەمان دەمەوێت ئەو بڵێم کە پەیامەکانی ئەم پۆدکاستە بریتی بوو لە چەند خاڵێک گرنگترینیانەوە بوو کە ئێمەی کوردەکان ئێمەی گەنجانی کورد شانازی بکەین بە هوەر و موزیکی وڵاتەکە و نەتەوەکەی خۆمان و هوەر و موزیکی وڵاتەکەی ئێمە و نەتەوەکەشمان شایان بەوەیە لە ئاسمانی هوەری جیهانی داوەکو ئەستێرەیەکی گەشت بگەشێتەوە و شانازی پێ بکەین و بە قبولکردنێکی دروست پێشوازیش بکەین لە سەردەمی پێشکەوتنی موزیک و هوەر لە تەواوی جیهاندا و بتوانین هەمومان بەیەکەوە باشترین و جوانترین بە شێوازی سەردەمیانە مامەڵە لەگەڵ هوەر دۆستان لەگەڵ هوەرمەندان بکەین بێگومان بە ڕەخنەکانیشمان یەکتری باشتر و چاکتر بکەین لە کارەکانماندا تا پۆدکاستێکی تری شۆ بمێنە لە ناو خێر و خۆشیتە.